یعنی بیستمانە خەڵک هاتووە پێوتنەوە کە مامۆستا جەنازەمان پێ بڕێ نەبوو بچینە ژوورەوە. ساوێکتان کردو تایبەت بەو دەستگوێ ڕووبەقاڵانەی کە لە بەردەمی مزگەوتەکانان و ئەسڵ ژیات شوان دروست کردووە. ئێوە چیتان کردو بۆم بابەتە چکە لە هەندێک لە بەردەمی مزگەوتەکانە ڕێگەی ڕۆیشتن نامێنێ ئۆتۆمبیل. وڵا جای ماوە ئێمە کردومانە لەبەری خۆمان ئاگامان لێ نییە خۆمان کە خەڵکمان نییە بەتایبەت لێ بێ یان مامۆستای مزگەوتەکەیان کارمەندی مزگەوتەکە گەر کارمەندی مابێت خانەنشین نەبوو بێت یان خەڵکی مزگەوتەکە بێ شکایەت بکا و مزگەوتانەی کە تەزیقن کەوا ڕێ دەگیرە لە نوێژ خوێنان و لە هاتوشۆ و بەردەمی مزگەوتەکانی تاو تەزیق کردو و بەرتەسی کردوێتەوە توانین بێ شکات بکەن و ساکەمەش بەو پێ و ئیجرعاتی کەوا بە تەنسیق لەگەڵ برایانمان لە قایمقامەتی مرکزی سلێمانی هەمان لەگەڵیانە ئیجرعاتیان لەگەڵاکەینەوە بەڕاستی و کەسان تووشی لێ پێچینەوە بن و تووشی و مسادرەی ئێوە شتانە شکل و پەلان نیشانە بن کەوا لەوێ دایانێن و ئەوە ڕێنمایەکانمان جێبەجێ ناکەن. من نبینە بەعسیر بڕانی ڕستی خەڵک بەڵام بۆ ڕێخستنەوەیەک ناکرێت بۆ جێرانەوە. ئاخر ڕێخستنی چی بکەین خۆتە لە بەردەی مزگەوت تا من چ ڕێخستم ئەو عەرزی من نییە عەرزی هەموو موسڵمانێکە عەرزی تۆ پیای بڕۆ عەرزی منیشە پیای بڕۆم ئەو کە لەوێ دانیش ئێمە کە چاوپۆشتیەکەین لەبەرەڵەن کابرا کاسبە باشە ڕێگەی کەسابەتمان لێ نەکەوتە بەڵام دەبێت ئەوش حسابیەوە بکات ئەوە نەبەردەستی نکاتەوە کەواوا لە خەڵک کار ڕێگەی نەبێت یعنی بیستمانە خەڵک هاتووە پێوتنەوە کە مامۆستا جەنازەمان پێ بڕێ نەبوو بچینە ژوورەوە بەڕاستی لەم حاڵەتە چیەکە ینی ناچارین کەوا ئێمە پێمان خۆشە خەڵک کەسابەت بکە خوا ڕزقی بات بەڵام نەک بە شێوەیەک لەسەر حسابی خەڵکی تر کەوا ڕێگەی لە خەڵکی تر بگرێ و نەتوانێت خەڵک جەنازە بەرێتە ژوورەوە خەڵک نەتوانێت هاتوچۆ بکە خەڵک نەتوانێت بێتە دەرەوە ئەمانش بەڕاستی ئەویشە بێ حسابی ئەوە بکات نابێت لەسەر حسابی هاتوچۆی خەڵک ڕێگای گشتی قەپات بکرایان بەرتەسێکی وای بکاتەوە کە وەکو شێوە قەپات وابێت. تایبەت بە بابەتی ئەو مزگەوتانی کە پرسەی لێدارێ هەندێک لەو مزگەوتانە لۆد و قەرەباڵغی زۆر دروستە بێت لە کاتی پرسەیە یەکێک لەوانە کە دەکرێتە شەغای بازرگانی مەلیک محمود ئەحمەدی حاجی عەلیە ئەمە چی ئەکرێت بۆ بڕکردنی ئەم بابەتە یان ڕێگە چارەت چیە بۆ ئەمە؟ وەڵاهی ئەو مزگەوتانە تەبەن تۆ بتەوێنە تێ مردن شتێکە کەوا لە هەمووانە ئەم مزگەوتەکە بە حکمیۆش کەوا ئێمە پرسەکان تازە بۆتە عورف ئەمە خۆشتێکی شەرعی نییە بڵێ کوشتێکی بابەتێکی سونەتی بێت بەڵام وەکو عورف کە خەڵک لە کۆنەوە لە مزگەوتەکانە پرسەی داناوە لەبەر کاتە خێمە نەبووە عەرەب لەبەر عادەتی وا زیاتر لە خێمەیە دانیشتووە ئێستاش هەر لە خێمەیە پرسەدانی ئێمە چکە لە کوردەواری خۆمانە خێمە بەکار نهاتووە مزگەوتەکان بۆیە مزگەوتەکان وەیلا بەڕاستی ئەو مزگەوتانەی کەوا ئێمە ئێستا بیر لەواکەینەوە کەوا مزگەوتانەی کە دروست دەکرێت پرسەخانەی تیابێت دەبێت مزگەوتانێک بێت کەوا بەرفراوان بێ مەجای هەبێت وە شوێنی جادەی ڕئیسی نەبێت بۆی کەوا سپەی ڕۆژ نەبێتە هۆکاری ئەوەی کەوا ئیزدیحامی مروری دروست بێ و ڕێگای هاتوچۆ بەرتەسک بکاتەوە. بۆ تا پرسیارە هیچ مزگەوتێکەیە کە پرسەیتیان لابەرن؟ بەڵێ تا چەند مزگەوتمان لابردووە چەند مزگەوتێکی لەوانەیەکی مزگەوتی سەلیم بەگ بوو کە لەسەر جادەی برایان پاشا پرسەخانەی تا بوو لامان بردووە مزگەوتی تریشمان هەر لەو بابەتەکە لامان بردووە بەڵامی وەڵاهی لە پلانە من ناتوانم ئەوە بە هیچ بەڵام خۆمان نێتمان وایە حەزمان لێ کە هێندێ مزگەوت هەیەکەوە دەبێتەوە هۆی ئیزدیحامی مروری ناڕەحەتی خەڵکی و هاوڵاتیان ناچارین لەبەرەوەکەوە ئێمەش هەوڵ بین کەەوە مزگەوتانی کەەوە بەو شێوازن تۆزێ بەر کەمیان بکەینەوە.